سەبری عەبدوڵڵا هاوڵاتیەکی دانیشتووی گوندی کەژەکە دڵخۆشە بەم ڕێژە زۆرە باران بارینە. لەسەر کانیاوێک کۆستاوە لە ساڵانی ڕابردوو ئاوەکەی زۆر کەمی کردبوو. لە نێو زەویە کشتوکاڵەکانی چەندین کانیا و بوژاونەتەوە بە وتەی خۆی زیاتر لە 20 ساڵە وشک بوونە. ئەو کانیاوانە هیچ شک بوون تاک نەبی تاک مابوون هەو ساڕە لە خوای گەورە پەزیات بیت ئاوەشی باش باریتەوە بارانەشی باشی باراندیە ئاوەکان هاتینەوە عیاری ساری پێشینەوە تو یەک و چشتیوە عیارەکان هەموو کانیەکان و ئاو هاتینەوە بەهۆی ئەو باران بارینەوە وای کردووە سروشتێکی جوان بە دەڤەری برادۆست بگەینی ئەو کانی و ئاوانە بە تایبەتی لەو وەختەدا هەموو کرانەوە بووینەوە تەقینەوە بەڕاستی زۆر سروشتی دەڤەری برادۆست بۆ بارانە زۆر جوان بووە. ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆرترین ڕێژەی باران باریوە. ئەمەش کاریگەری لەسەر سەرچاوە ئاوییەکانی برادۆست دروست کردووە بەشێک لەو کانی و تافگانەی کە لە ساڵانی ڕابردوو بە ڕێژەیەکی زۆر ئاویان کەمی کردبوو ئێستا کانیاوەکان بوژاونەتەوە. تافگەکانیش دیمەنێکی جوانیان بە سروشتی ناوچەکە بەخشیوە. بەڕاستی ئەو باران بارینە بارانێکی زۆر باش بوو بۆ بوژانەوەی سەرچاوی ئاوییەکانی دەڤەرەکەمان دەڤەری برادۆست و بۆ گوند و دێهاتەکان و بە تایبەتی بەو شوێنە گەشتیارانەی کە خەڵک سەردانیان ئەکە ئێستا کە دەیبینی هەردۆڵێک کە دەیبینیت سەرچاوێک ئاوی پێدا دێتە خوارێ و سروشتێکی جوانشی بەخشیوەتە دەڤەرەکەمان. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی کەشناسی سۆران ئەم ساڵ لە سنووری قەزای سۆران 988 ملیم باران باریوە. ئەم ڕێژە زۆرە باران بارینە وای کردووە کانیا و کارێزەکان ئاوێکی زۆریان لێبەدەر بکەوێت. وڵات حەسەن، کوردسات نیوز، برادۆست.